سەرانی خۆشەویست ئەم کاتە و گشت کاتێکتان شاد و بەختەوەر. خۆشەویستان وا جارێکتریش لە بەرنامەکەتان بەرنامەی سایکۆ بەیەک دەگەینەوە. هیوادارین ئەڵقەیەم جارەمان جێگە ڕەزامەندی هەموو لایەک بێت. خۆشەویستان ئەڵقەیەم جارە تەرخانەکەین بۆ بابەتی چۆنیەتی بەکارهێنانی سزا و پاداشت لە پرۆسەی پەروەردەکردنە لە ناو خێزان بێ یا لە دەرەوەی خێزان. چۆن ئێمەی دایک و باوک مامۆستا سزا و پاداش بە شێوەیەکی پەروەردەیی بەکاربێنین کە بە قازانجی مناڵەکانمان تەواو بێت. هەمومان نەزانین بەڕێزان پاداشت و سزا لە دنیا و قیامەتە هەبووە، بەڵام زۆر جار ئێمە پاداشت و سزاکە خراپ بەکارهێنین. هەندێک جار سزاکە زیانەکانی زۆر زیاتر لە قازانجەکانی، بۆیە لێرەدا باسیەکەین و مناڵ لە کاتێکا کە ئێمە سزا بەکاربێنین ئەی خەینە نێوان دوو سراعەوە، دوو ململانێوە، ململانەی پاشەکشێ ململانەی پاشەکشێ. ئەمە یعنی چی؟ خۆی ئێمە وەکو مرۆڤ لەلایەنی دەرونیەوە سێ جۆر ململانەی تاکیمانێ شخصی، باسی ململانی کۆمەڵایەتی و چینایەتی ناکەم، ململانی سیاسی ناکەم، ململانی دەرونی لە ناخی خۆمانە سێ جۆر هەیە. جۆریشیانەوەی پێڵن ململانەی پاشەکشێ، یعنی مرۆڤ لە هەندێک حاڵەتە ئەکەوێتە نێوان دوو شتەوە هەردووکی ناخۆشە، بۆیە نازانێت کامیان هەڵبژێرە، هەر کامیشان هەڵبژێرە ناخۆشە. جۆرێک ترمان لە ململانی دەرونی هەیە، مرۆڤ ئەکەوێتە نێوان هەر دوو شتەوە دووشی خۆشە، هەتا یەکێکیان هەڵبژێرێ و بڕیارەیە هەر لە ململانی دەرونیایە، مرتاح نییە. جۆری ترمان لە ململانی هەیە پێڵن ململانی چوونە پێش پاشەکشێ، واتە چوونە پێشەوەی خۆشە، شتەکە ڕاتەکێشێ، بەڵام شتێکی تر هەیە ئەو هێنێتە دواوە. ئێمە ئەگە سزا بەکاربێنین بەڕێزان، لێدان و توندوتیژی بەکاربێنین، بۆ نمونە مناڵەکەی تۆ حەزی لە دەرسی ئینگلیزی نییە، ئەگەر پێی بڵێ وەڵڵاهی سەعی نەکەی، نمرە نەهێنی، دارکاری دەکەم، واو لێەکەم عقوبەتەیەم، لێرەیە مناڵەکەمان خستە نێوان ئەم جۆرە ململانیەوە، ململانی پاشەکشێ، یعنی هەردووکی ناخۆشە. ئەو خۆی حەزی لە ئینگلیزی نییە، حەزی لە بابەتەکە نییە، لێی تێناگە، کەواتە ئەیهێنێتە دواوە، تووشی پاشەکشەیەکات، لێی ناچێتە پێشەوە. لە هەمان کاتیشە تۆ ئەڵێ وەڵڵاهی واو لێەکەم، عقوبەت دێم، سیزا دازام، دارکاری دەکەم، بێبەش دەکەم، کەواتە ئەمەش هەر ناخۆشە، ئەمەش پاشەکشەیەکی تر. لێرە ئەگەری سعیکردنی زۆر کەمترە بێ، بەڵام ئەگەر لە جیاتی سزا بەڕێزان پاداشمان بەکارهێنا، پێمان وت کوڕم ئەگەر سعی بکەی، ئەگەر لە ئینگلیزیا دەربچی، ئەگەر نمرەیەکی باش بێنی، ئێمە هەدیە پاداشتێکی بۆ ئەکڕین، پاداشت، کەواتە لێرە جۆری ململانیەکەمان گۆڕی لە ململانی پاشەکشێ هەردووکی ناخۆش بێ، ئەی خەینە جۆری تر لە ململانی دەرونیەوە کە ململانی چوونە پێش پاشەکشەیە. چوونە پێش یعنی لەبەر چی لە بابەتەکە چێتە پێشەوە سعیتیاکە، لەبەری پاداشتی لە دوایە، وەکوەوەی یەکەم جار نییە سزای لە دوابێ. لە هەمان کاتی شەب پاشەکشێ هەر هەیە ئینگلیزیەکەیە، لێرە ئەگەری سعیکردن و دەرچوون لەو بابەتەیە زۆر زیاترە لە جۆری یەکەم. بۆیە ئێمە داواکارین لە هەموو دایک و باوکێ ئەگەر پەناشی بۆ جۆری سزا برد بە بیخەینە ئەم حاڵەتەوە کە حاڵەتی چوونە پێش پاشەکشەیە. بەڕێزان معادلەیەکەیە گەر لێرە سەیری ئەمە بکەیم، سڵایدە بکەین، هەر کاتێک مناڵ بێ یا گەورە بێ ڕەفتارێکی دروست دەکات، کردارێکی جوان نەکات، ئەگەر ئێمە پاداشمان کرد دووبارەیە کاتەوە، تەبیعەتی بەشەر وایە، یعنی تۆ مناڵەکە و کارێکی باشەکە، دەستخۆشی لێکەی، ئافرینی لێکەی، چی لێکەی، دووبارەیە کاتەوە. دوای ئەوەی دووبارەی کردەوە پاش ماوەیە گەبێ بەخوو عادەت قەت لە کۆڵی نابێتەوە. یعنی بۆ نمونە بڵێن دانیەشوە، ئەگەر تۆ دەستخۆشی لێ کرد و ئافرین لێ کرد، پاش چەند جار دووبارەکردنەوە بێ بەخوویەک لە لای، ئیتر جارێکی تەرکی نا عقوبەشی بێ هەر دانیەشوە. قایشی سیارە من جاران نەمانە، بەس ئێستا کایبەستین، هێشتا سواری سیارەکە تازە بووین و هێشتا سلفمان لێ ناو قایشەکە بەسی بۆ بەخوو لە لامان. بە هەمان شێوە سعیکردنە، خۆشتنە، پاک و خاوێنیە، چییە، بەڵام ڕەفتارێکی ڕاست ئەگە سزای بەی دووبارە نابێتەوانێ، دوای ئەوەش نامێنێ، بۆ ڕەفتاری هەڵەش ڕاستە. هەر کاتێ ڕەفتارێکی هەڵە ئەکا مناڵەکانمان، ئەگە سزاماننا لێپێچینەوەمان لەگەڵا کرد دووبارەی ناکاتەوانێ، کە شتەکەشی دووبارە نەکردو پاش ماوەی ئەکوژێتەوە، نامێنێ. کەواتە بیکەن بە قاعیدە، ئەمە لە بواری دەرونیە، لە بواری پەروەردەیە دەرکەوتووە لە 100 تا 100 ڕاستە.
هەر کاتێ مناڵەکانمان هەرزەکارەکانمان هاوسەرمان فەرمانبەرە لە لامان قوتابی خوێندکارمان کارێکی باشەکە دەستخۆشی لێ بکەن هاندان تەشجیع ئەکی دووبارەیە کاتەوە دووبارەیە کات و دووبارێکە پاش ماوەی بێ بەخوو بە پێشی لە کەسێتی ئێمە بەڕێزان کۆمەڵی خووە بەڵام کارێکی ناشرینی کرد لێ قوبول مەکەن بەس لێی مێن دارکاری مەکەن فەلاقەی مەکەن جنێی پێمێن سوکاتی پێ مەکەن لێ قوبول مەکەن دەبرەی سەوتت بگۆڕە دەبوو چاو گۆڕانکاری تیا بکە کاتێکی سووریەی تێ قسەی لەگەڵ ناکەی پشتی تێەکەی حەزی لە شتێکە لێ بێ بەشکی زۆرە لە دوایە باسی هەندێکیانەکەی ئیتر دووبارەی ناکاتەوە کە دووبارەی نەکردەوە کوژێتەوەی تۆ بەڵام بەداخەوە ئێمە زۆر جارن دایک و باوکێ کارێکی ناشرینە تەشجیعەکە لە مناڵێکی تریا دەستی خۆش بێ ئافرین کوڕی باوکێتی تێی هەڵا کەواتە دوایی شەڕخواز دەرەچێت بەڕێزان دوو جۆر با بڵێن لای ئێمە ئەمەوەکو دایک و باو بڕوامان بە کامیان هەیە هەندێک ئیمانی بە توندوتیژی هەیە مەسەڵەن لە شەرعی مار بەدار لە پندێکی کوردیمانە لە شەرعی مار بەدار هەر شتێکە بێ لەگەڵ تەلەبایە لەگەڵ مناڵەکان بڵێ کاکتۆر مامۆستا دارکاری کە تێی هەڵە لوتی پشکێنە وای لێ بکە سزای بە بۆی بێ بە پیاو کەواتە ئەم کەسە لە ناو مێشک و دڵ و دەرونیا قەناعەتێکی ئیمانێکیەیە کە شەرعی مار بەدار یعنی قووەت و لێدان و سوکایەتی بەکاربێنین هەندێک دەباشە بینیان چوانێ کە هەر لە پەندی کوردیشا هەیە هەمانە ئەڵێ مار بە قسەی خۆش لە کونیێتە دەر کەواتە یەک مەوزوع هەر مارەکەیە یەکەمیان بەدار بە توندوتیژی دووەمیان بەچی بە قسەی خۆش با بزانین ئێمە دایک و باوک بڕوامان بە کام فەلسەفەیان هەیە ئێمە وەکو مامۆسا بڕوامان بە کامیان هەیە طبعا هەر بۆ ئەمە بەڕێزان سێ بۆ چوونی سەرەکی هێسا لە ناو پەروەردیار و لە بواری فەلسەفەیە و لە بواری ئایدۆلۆژیا دەربارەی طبیعەتی بەشەر ئێمە وەکو دایک و باوک وەکو مامۆسا ئیمانمان بە کامیان هەیە ئایا تۆ وەکو دایکێ وەکو باوکێ وەکو مامۆستا ئیمانێ بەوە هەیە کە شەرعی مار بەدار ئایا ئیمانێ بەوە هەیە کە طبیعەتی مناڵەکە و سروشتی هەر بە طبیعەت شەڕخوازە وەکو فرۆی دەڵێ ئەڵێ ئێمە یەینە دنیاوە غەریزەی عودوانمان هەیە چۆن پێویستمان بە نان خواردنەوە پێویستمان بە کوشتن هەیە ئەمە بۆ چوونێکی ئەم برادەرەیە هەرچەنگە بۆ چوونێکی هەڵەیە بەم شێوە نییە هەروەها تۆمس هۆبز فەیلسوفێکە هۆبزی ژوا ئەڵێ مرۆڤ شەڕخوازە مرۆڤ لە ئینسانێکە بەڵام لە پێستی گورگایە طبیعەتی شەڕە ئەبێ ئێمە ماسکێکی لەسەر کردەوە بەڵام خۆی سروشتەکەی شەڕخوازیە ئەبێ هێز و قووەت بەکاربێنین بۆ دەستەمۆکردنی کەواتە بەڕێزە وەکو دایک وەکو باوک وەکو مامۆسا ئەگەر ئیمانێ بەم بۆ چوونە هەبێ سروشتی مناڵەکە و هاوسەرەکە و هەرزەکارەکە و قوتابی خوێندکارەکە و شەڕخوازە توندوتیژی بەکارێنی لە دوای باسیەکەین سزا و توندوتیژی چنگ شوێنەواری خراپ لەسەر کەسێتی و دڵ و دەرونی مناڵ و هەرزەکار و قوتابی خوێندکارەکانمان بەجێڵێ کەواتە تۆ ئیمانێ بەمە هەیە ئەمە بۆ چوونێکە بەڕێزان ئەمانەوە ئاڵێن فەیلسوفانم زانایانە و هەندێکیش ئیمانیان بەمە هەیە بەڵام بۆ چوونێکی تر هەیە هەندێکی تر وەکو شەرعی مار بەدارەکە ئەمەیانە بەڵام مار بە قسەی خۆش دەکونێتە دەر بۆ چوونێکی ترە کەمانە ئیمانیان بە شەڕخوازی و توندوتیژی نیە ئیمانیان بە قسەی خۆشە کەواتە کۆمەڵی زانا و فەیلسوفی تر لەو بڕوایان کە سروشتی مرۆڤ خێرخوازە یعنی وەکو یەکەم جار نییە بێتە دنیا و گورگ بێ وەکو فڕۆید و تۆماس هۆبز زۆن دێ فەیلسوف و زانای ترەڵەن ئەمان دەڵێن مرۆڤ یەتە دنیا وەکو مەلایکە دوایە وەکو فریشتە وایە طبیعەتی خێرە بەڵام کۆمەڵگا تێکیە خێزانێکی شەڕخواز بێ دایک و باوکێکی توندوتیژ بێ لە دەوڵەتێکا بژی فەلسەفەکەی دیکتاتۆری بێ زاڵم حکومکە قانون نەبێ یاسا نەبێ عەدالەت نەبێ کۆمەڵگا بەرەو شەڕەبات کەواتە وردە وردە سروشتە خێرەکەمان بەرەو شەڕەچێت ئەمە بۆ چوونێکی ترە ئەمە جانجاک ڕۆسۆ و بستاندۆزی و ڕۆجەرز و ماسلە و کۆمەڵێ فەیلسوف و زانا هەن ئیمانیان بەوەی طبیعەتی ئینسان خێرە بەڵام ئایا هەردووکیان لەسەر حەقن یا کامیان ڕاستن بێگومان هەردووکیان زیادە ڕۆیی تایە نەوەکو فرۆید و تۆماس هۆبز ئێمەینە دنیاوە شەڕانی بین و شەیتان بین نەوەکو ئەمانیش مەلایکەت بین بەڵکو طبیعەتی ئینسان تۆوی خێر و شەڕی تایە زۆربەی دیانەتەکانیش تەکی لەسەر ئەواکەنەوە کەواتە بۆ چوونی سێم هەیە کە ئەڵێ هەردووکیانی تایە تۆوی خێر و شەڕی تایە کەواتە کە من ئێمە دنیاوە مناڵەکەی تۆیە هەر کەسێک بێت ئێمە نە فریشتەین وەکو مەلایکەت کە فریشتە هەڵە ناکات طبیعەتی خێرە هەر لە خێرە شەڕیتیان نیە شەیتانیش طبیعەتی شەڕە خێریتیان نییە خێر ناکات بەڵام ئێمەی مرۆڤ تۆی هەردووشیمان تایە
واتە تۆوی خێر و شەڵ لە نەخمانە هەیە ئەو کاتە خێزانەکەمان ئەو کۆمەلگایی تیا ئەژین ئەو قوتابخانە و خوێندنگا و گەڕەکەی تایە پەروەدابین ئەوە دیاریەکە مامەڵی کەسانی چواردەورمان فەلسەفەی وڵاتەکەمان ئەو بربەست و ڕێگریانی بۆماندانێن یا ئەو پاداشتانی ئەمانە نێ خۆشەویستی ئەمانە نێ بێ بەشە بین لێرە ئەمە وامان لێکە ئایا تۆوی خێرەکەمان سەوز بێ یا تۆوی شەڕەکە کەواتە لێرە بەڕێزان ئەبێ ئێمە بگەڕێینەوە بۆ ئەو قەناعەتە ئەو فەلسەفە کە مناڵەکەی من شەیتان نییە و مەلایکەتیش نییە بەڵام ئەگەر جوان پەروەردەم کرد پێداویستە دەروونیەکانم بۆ دابین کرد لەلایەنی فەسلەجیەوە نان و ئاو و خەو و چی و ئەمانەی تێر بوو دوایی هەستی بە ئەمان کرد لە ناو خێزانەکەمە لە ناو قوتابخانە خوێندنگاکەیە لە ناو گەڕەک و کۆڵانەکەیە اینجا خۆشەویست بوو ئەویش کەسانی تری خۆشەوێ اینجا ئینتیمای بۆ وڵاتەکەیە بێ بۆ خێزانەکەی بێ بۆ گەڕەکەکەیە بێ ئەو کاتە خۆشیێنێتە دی ئەمە تۆی خێرەکەی سەوزەبێ بەڵام ئەگەر بێ باوک ببێ بێ دایک بێ بە دیلێکی باوک نەبێ بە دیلێکی دایک نەبێ یا باوک توندوتیش بێ دایمەن لە مناڵە بدرێت سوکایەتی پێ بکرێت فەرق و جیاوازی بکرێت ناو ناتۆری لێ بدۆزرێتەوە لە خۆشەویستی بێ بەش بێت تووشی تەلاق و لێکجابوونەوە دوای ئەوە بە دیلێک نەبێ بۆ ئەوەی حەز و ئارەزۆکانی تێرکە بۆ ئەوەی ئەو فشار و زەختەی لەسەر کەم کاتەوە خۆشەویست نەبێ کەسانی تری خۆش نەوێ بێگومان ڕۆژ بە ڕۆژ تۆی شەڕەکەی سەوزەبێت با بزانین بەڕێزان هەندێک دایک و باوکەیە قەناعەتی بەوە هەیە با بۆیان ڕوونکەینەوە و لە دواییشە ئەگەر هەر ناچار بوون سزا بەکاربێنن تونند و تیژی بەکاربێنن ئەبێ بە پێی مەرجی تایبەتی بێت بۆ ئەوەی شوێنەواری خراپ لەسەر دڵ و دەرونی مناڵەکانمان بەجێ نەهێڵێت بزانین بەڕێزان خراپی بەکارهێنانی سزا چییە تونند و تیژی لێدان و سوکایەتی یەکەم شت بەجێهێشتنی شوێنەوارێکی خراپە لەسەر دڵ و دەرونی تۆ لە مناڵەکە دەی سوکایەتی بە خوێندکارەکە دەکەی ئیهانەی خێزانەکە دەکەی کوڕە هەرزەکارەکە دەکەی هەر کەسێک بێت ئەگەر نوری چاویشی بێ بەڕێزەکەم پێی خۆش نییە ئەکیت دڵگرانە بێ ئەکیت هەز بە کەمیەکە ئەکیت تووشی ترس و دڵە ڕاوچێ بێ ئەکیت خەم و خەفەتە خوا لە ناو کۆیەکاتەوە کەواتە با هەمومان بیزانین وەکو دایک و باوک وەکو مامۆستا وەکو پەروەردیار حتا وەکو لێپرسراوێک وەکو مەسوولێک وەکو دەسەڵاتدارێک هەر کاتێ ئێمە سزا سوکایەتی بەرامبەر هەر کەسێ بەکاربێنین پێی خۆش نییە ئەگەر نەشتوانێت تۆڵەمان لێ بکاتەوە تۆڵە لە کەسانی ترەکاتەوە یا لە ناو خۆی خواتەوە هەست بە کەمیەکە کەواتە بۆچی تۆ وەکو دایک و باوکێ وەکو مامۆسایە پەنا بۆ تونند و تیژە بێ بۆ مناڵەکەەوە خەیتە بارێکی دەرونیەوە هەست بە کەمی بکە بە چاوی سوکسەری خۆی کات هەستکا لە کەسانی تر کەمترە ڕقوکینە پەیاکە کەواتە ئەگەر هەر دایک و باوکێ پەنا بۆ ئەما بە ئەبێ ئەمە لە دڵ و دەرونی خۆیاندانێ یەکێکی تر لە خراپیەکانی چۆنەڵی لە دەرئەنجامەکانی لە لێکەوتەکانی بەکارهێنانی سزا و تونند و تیژی زیاد لە پێویست و یاخود بە پێی بنەما پەروەردەیەکان نەبێ خراپێکی تری هەیە ئەویش ئەو کەسەی لەگەڵی لێدان بەکارێنی ڕایە لەگەڵی خۆشە ئەبێ طبیعەتی بەشەر وایە بەڕێزە تۆ زلێ لە مناڵەکە دەی طبعا یەکەم جار ئازاری پێگا وەی وایە گەکە بەرحاڵ بەڵام ئەگەر هەر بەردەوام بی زلە شەقتەی هەڵی وردە و دەڕایە لەگەڵی ئیتر بشت بڵێ تێو هەڵێ مەڵەوەرە تێم هەڵا لەگەڵ زلەکە ڕاهاتوە ئەم کاتە جاری دووەم و سێم بۆ ئەوەی کاریگەری هەبێ لێدانەکە بێ زلەیەکی تریشی لێبێ ئەگەر ئەم جارە لە ڕاستدابێ لای چەپیشی بۆ زیاکەی ئەم جارە تۆزی ئازارەکەی زیاترە بێ ماوەیەک بێدەنگە بێ بەڵام دوایی لەگەڵ خۆش ڕایە اینجا بێ شەقێکیشی تێ هەڵی شاپێکی تێ هەڵێ اینجا شەقی جارە چی دەرچوو اینجا دارێکی پیاکێشی کەواتە ئەگەر بتەوێ لێدان و سزاکە بەردەوامی هەبێ ئەبێ ڕۆژ لە دوای ڕۆژ مانگ لە دوای مانگ تۆ بڕەکەی زیاکەی کەمیەتەکەی زیاکەی کەواتە ئەم ماڵا بێ بە جەهەنەم ئەم قوتابخانەیە بێ بە زیندار مناڵ تەلەبەلی ڕاکە مناڵەکە کێشە و دروستەکە ماڵەوە بەجێڵێ ڕوبەڕوو دەبێتەوە گەر هەرزەکار بێ پەلامارە دەیە کێشە دروستەکە لەبەر ئەوە ئەبێ ئاگادار بین ئەگەر سزای بەردەوام بەکاربێنین ئەبێ پێشببینی بکەین ناڵەکانمان خۆشە ئەبێ لەگەڵیان ڕایەن ئەو کاتە تو هەرە بێ زیاکی کەواتە ژیانەوەی بە دۆزەق ژیان لەو ماڵەیە لەو خێزانەیە نامێنێت لەو قوتابخانە خوێندنگایە نامێنێت لەو باخچەی ساوانێ نامێنێت یەکیتر لە دەرئەنجامەکانی بەڕێزان کەسانی ترە بن بە خۆچی قوربانی ئاگاد لێی بێ یعنی تۆ ئەگەر سزا لەگەڵ مناڵەکەەوە بەکارێنی بە تۆ ناوێرێتەوە یاخود بەبی دابوونەریت نابێ مناڵ لە باوکی باتەوە بچووک بێ وا تێگەێنرا بەس لە هەرزەکاری ئەوەش تەجاوەزەکە گوێی پێ نایە کەواتە هەر کەسێ بەڕێزان لی بێ چۆن وتمان هەست بە
خەم و خەفەتەکە هەست بە ترسەکە هەست بە دڵاوچیەکە لە ناو خۆی خواتەوە پڕە بێ تەمەن بە تۆ ناوێرێ ئەچێتە ژوورەکەی ئەو دی و ئەگەر مناڵی ترتان هەبێ مناڵێکی بچووک خوشێکی برایەکی بچووکی میوانێکی بچووکی دراسێکی بچووک بێ ئەیگرێت تێر و پڕی تێ هەڵەیە دارکاریەکە هەرچی ئەو هەموو خەفەتەی لە ناو دڵ و دەرونیا کۆبەتەوە و لە ئەنجامی لێدان و سزاکەی تۆ دروست بووە بەوی دەرەبڕێت بەوی بەتاڵەکاتەوە تەبیعەتی بەشەر وایە بەڕێزان جا هەر لەبەر ئەوەشە لە هەر دەوڵەتێکە سەرۆکی دەوڵەتەکە دیکتاتۆر بوو سزای کەسانی خوار خۆیە بۆ نمونە وەزیرەکان وەزیرەکە بە ڕئیسی دەوڵەتەکە ناوێرێ یە تۆڵەی خۆی لەوە شیر وەزیرەکانەکاتەوە ها کەسانی ترە بن بە قۆچی قوربانی چکە بێدەنگ نابێت ئەو ئیهانە و سوکایەتیە بێ فڕی باتە دەرەوە وەکیل وەزیرەکانیش بە مدیر عامەکان دەریێبڕن مدیر عامەکانیش بە مدیرە بچووکەکان ئەوانیش بە موەزەفەکان بڕۆ هەتا گاتە فەرمانبەری استعلامات پرزگەکە من و تۆزە چینەوی سوکایەتی بە من و تۆکە هەمزان کۆمەڵگای دیکتاتۆرێت ئەمە لە خۆی دروست نەبوو بەڕێزان ئەم فەرمانبەری پرزگەیە پڕیان کردووە ئەوەیان زەخت لێ کردووە یان قسە پێ و تۆ پڕە لە ناوە منیش وەکو هاوڵاتیەکی داماوەسمە بەردەمی داخی دڵی خۆی بەم نەڕێژە منیش ڕۆمە ماڵەوە کەس نابە خێزانەکەم هاوسەرەکەمی ڕێژم ئەویش بە مناڵە بچووکە داماوەکەی ڕێژەوی بە بچووکە کەواتەی یەک زنجیرە لە قۆچی قوربانی دروستە بێ ئەی بۆڵێن سیستمی دیکتاتۆری ئەمەیە بەڕێزم لە دایرەشەوا بێ لە ماڵەوە بێ لە قوتابخانە دایانگا تا دوای یەکێ مامۆسابێ لە ماڵەوە زەختی لێوکەن و مشکلەی هەبێ یا مدیری تەربیە قسەی پێوت بێ یا مەعاشەکەی دواکەوت بێ یا دەرماڵی بۆ نەبەسای داخی دڵی خۆی بە تەلەبەکان ڕێژێت ئەمە شتێکی دەرونیە بنەمایەکی دەرونیە بەڕێزان کەواتە بۆ تۆ مناڵەکانت دەخەیتە مووقفێکی واوە کوڕە هەرزەکارەکە دەخەیتە مووقفێکی واوە کە پەنا بۆت لێدانی کەسانی تر بەرێ یان ئەگەر لە ماڵی شەو مناڵتان نەبێ ڕاتە کۆڵان مناڵێکی بەسە زمانی دراوسەیەک تێر و پڕیتی هەڵەیە مناڵێکی تر لە مەکتەب کێشەیەکی بۆ دروستەکە چونکە عنسوور ڕەگەزێکی شەڕ لە هەر شوێنێ هەبێ زەرەری بۆ هەمومان هەیە ئەناڵێن هەچی لە تەنیش کوورەوە بێ پڕیشتی بەرەکەی خۆ بەگاڵتە نەوتراوە مناڵی دراوسێش نەبینێ پشیلەیە سەگیە کۆترێ باڵ شتێک بێت بەوە عکێشە تۆڵی خۆیرەوێ بکاتەوە نەبێ ئەو ڕقوکینەی کە بەهۆی لێدانەکەی تۆ دروست بووە فڕی باتە دەرەوە ئەگەر ئەوانش نەبێ سیارە شوختێک لە سیارەکەی دراوسێکەیەکە نازام چێکە بۆ ئەمە بکەین کەواتە هەر کەسێ ئیمانی بە سزا و تونند و تیژی و لێدانی جەستایی هەیە ئەبێ پێشبینیم کارە ساتانە بکات یەکتر بڕێزان لە دەرئەنجامە خراپەکانی بەکارهێنانی سزا و تونند و تیژی ئەوەیە کە ئەم کەسە بڕوایەکی لەلا دروستە بێت کەسێکی خراپە کە تۆ تونند و تیژی بەکارهێنێ زلەیەکی لێبەی پێڵی دەبنگ دوو لە ڕووی ئێوە نەزان گەمژە ئەوە خوێڕی نازان چی ئەمە کەواتە پاش ماوەیەک ئەمەندەم شتانە دووباراکاتەوە هەر ئەوە زۆر مەترسیدارە لە ناو مێشکە بیر و باوەڕێ دروست بێ لە ئەنجامی ئەم هەموو سوکایەتی تۆ پێیەکەی کە بزانێ بگاتە و قەناعەتە بڵێ من هەر تێم هەڵێن دیارە من خراپم ئەوەنێ باوکم پێ هەڵێ خراپ کەواتە دوایی وەک کەسێکی خراپ ڕفتارەکە هەوڵە پێی بڵێ دەبنگ و نەزان دوایی وەک کەسێکی دەبنگ و نەزان ڕفتارەکات هەڵسو کەوتەکات ئەوەنە پێی بڵێ دوو لە ڕوویەوە خوێڕی و سەگ باب و نازان چی وەک کەسێکی خوێڕی هەرچی بکڵی تۆ پێنوتم خوێڕی چەکە ئەمە ڕفتاری خوێڕێ ئەمە زۆر مەترسیدارە ئەمە هیچێکە لە دەرەنجامەکانی بەڕێزان بۆیە کە ئێماڵین پەروەردەمان دروست نییە کە ئێماڵین درز و دەلاقی زۆر لە پەروەردەکەمانە ئەمانەیە وەرە وردی کەرەوانێ زۆر لەوە خراپتریشەیە یەکتر لە دەرەنجامەکانی بەڕێزان مەترسی ئەوە ئەبێ لە مێشکمانە بێ کە ئەم مناڵی ئێستا من تونند و تیژی لەگەڵیا بەکارێنم ئەم قوتابی خوێندکاری ئێستا من سزایم و تونند و تیژی لەگەڵا بەکارن لە داهاتووە وەکو منی لێیە بۆیە زۆربەی توێژینەوەکان کە کراوە لەسەر ئەو باوکانەی تونند و تیژ بوون زۆربەی زۆریان ئاماژە بۆ ئەوە ئەکەن کە ئەم باوک و دایکانەی ئێستا تونند و تیژ بوون کاتی خۆی لەسەر دەستی دایک و باوکی تونند و تیژ پەروەردە بوون کە مناڵ بوون چکە تۆ مناڵەکە و گفتوگۆی لەگەڵا مەکە مناقەشەی لەگەڵا مەکە هەوڵمەیە قەناعەتی پێ بکە بەس تونند و تیژی بەکاربێنە هەر قسەیش کرد زلەیەک شەقێک ئیهانەیە کە سووکی کە ئەم لەگەڵ هاوڕێکانی سبینێکە گەورە بوو ژنی هێنا شووی کرد ئەویش لەگەڵ مناڵەکان هەر بەم شێو چکە هیچی تر فێر نەکردووە تەنیا ئەمە بوو هەرچێک بۆ تۆ پیاتێک شاوت جنێ و تەریقی گرۆست و کاتی بێگرەوە لە چۆ بیێنێ مناقەشە و گفتوگۆ خۆ گفتوگۆ مناقەشە و لەگەڵ نەکردووە هەوڵە نایەوە قەناعەتی پێ بکەین کەواتە ئەمەش یەکێکی ترە لە مەترسیەکانی بەکارهێنانی سزا و تونند و تیژی کە لە داهاتووە زۆربەی زۆری ئەو کەسانی ئێستا لە مناڵی ئێمە سزایانێن تونند و تیژی لەگەڵیان بەکارێنین لە نرخیان کەمەکەینەوە سوکایەتیان پێەکەین ناو ناتۆران لێ دۆزینەوە لە گەورەی ئەوە نیژوا دەرەچن
بۆیە نەوە لە دوای نەوە تۆ کەسانی تونندوتیش پەروەرداکەی لە سەیری کۆمەڵگای کوردی کە بەداخەوە سەیری کۆمەڵگای عێراقی کە ئەم ڕۆژهەڵاتی کە بە شێوەیەکی گشتی زۆر بەمان تونندوتیژین زۆر بەمان لێبوردنمان نییە چکە لە کاتی خۆی لێمان نەبووراون لە من لە خەڵک ببورم زۆر بەمان وەکو پێویست خەڵکمان خۆش ناوێ دەبەرەوەی خۆشەویست دەبووین لە مناڵیە لەکوێ من کە خۆشەویست نەبم لەکوێ خۆشەویستی بەم بە تۆ جاوت توێژینەوەکانە و بەحسانی کە کراوە لەسەر ئەوانەی لە زیندانن بەڕێزان ئەڵێ زۆربەی زۆری ئەوانەی کە ئێستا بەندکراون و تووشی انحراف و لادان و تاوان بوون کاتی خۆی زۆربەی زۆریان لە خۆشەویستی بێبەش بوون بڕواو هەبێ بەڕێزان تەمەن خۆشەویستی دووەم پێداویستی دەرونیە یەکەم هەستکردن بە ئەمانە لە ناو ماڵە ناو قوتابخانە خوێندنگە هەست بە ئەمان بکەیت یعنی هەڕەشە و لەسەر نەبێت سوکاتی و لەسەر نەبێت دووەم پێداویستی خۆشەویستیە ئێ باشە من کە لە ناو ماڵە مناڵ بم خۆشەویست نەبم هەر سوکاتیم پێ بکرێت هەر سزا بدرێم چۆن خەڵکم خۆشەوێت چونکە من کە شتێکم نەبێت چۆن ئەیەم بە خەڵکی تر بەڕێزان باوکو دایکەکەش کە کێشەیان نەبێت شەڕ و ئاژاوایان نەبێت شەڕە دەنویشیان نەبێت دایمەن مەساکیلیان نەبێت ناتوانن خۆشەویستی بن بە مناڵەکانیان چونکە خۆیان خۆشەویستنی کێشەی خێزانیان هەیە ئەها بەڕێ زەمزانە کە ئێمە باسی دەرونی ئینسان نەکەین کە باسی کەسێتی ئینسان نەکەین بۆیە ئەڵێن بنیادنانی کەسێتی ئینسان زۆر مهمترە لە بنیادنانی هەزارەها عیمارە هەزارەها زانکۆ هەزارەها کارگە چونکە مرۆڤەکان ئەگەر دەروون دروست بوون لەسەر تاشە بەردێ لە ئەشکەوتێکا خۆی فێرەکە بەڵام ئەگەر دەروون نەخۆش بوو خاوەنی گرفت و کێشەی دەرونی بوو هەزار قەسری بۆ بکە هەزار زانکۆی بۆ بکە هەزار قوتابخانەی مۆدێرنی بۆ بکە سوودی نییە چونکە مرۆڤەکە لە ناو نەخۆشە ئێمە لە ناو تێکشکێنراین بەڕێزان ئەچیتە هەر شوێنێ تونندوتیژی سوکایەتیە بۆیە ڕەنگیاوەتەوە لە ژیانی واقعیمانە لە ترافیک لایتە هەر تازە هەر هەناسەیە بە یاک دووسێ 4 سانیە گوڵۆپەکە سەوز بە 100 کە سۆڕینێ بۆ لێە هەتا گێڕەکە گۆڕی کاکە ئەم دووسێ سانی پێچە ئەوە تابینی لەسەر ترافیک لایتە لەسەر فول لایتێکە لەسەر کۆترێکە لەسەر مەترێ عەرزە لەسەر چوزان پاڵنانێکە لەسەر بەریەکەوتنێکە یەکتریە کوژین ئەمە پەروەردەکەی بەڕێزان اینجا تۆ لە بەردەم دوو ڕێگای سێ من نییە یا ئەتەوێ ئەگەرم وەزع ئاوا بەردەوام بێت چۆن مناڵە پەروەردەکرەوە پەروەردەیکە بەڵام بێ باجەکەی بێ سوێنە مناڵەکە و لوتی یەکێکە شکێنێکێکی لێ پیا بێ کەسیشی لێ پێیانە بخەنە سجنەوە تووشی بەڵا دەکەن لێ خۆش نابن یەکێکی بۆ پیا بێ لوتی ێشکێنە لەبەرەوە تونندوتیژی قەت نەتیجەی نەبووە بەداخەوەندی دایک و باوکێ ئێمە زۆر جار مناڵەکان یەن ئەیان هێن دایک و باوکیان زۆر دوو تونندتیژن لەگەڵ یانە بەردەوام لێیانێن سوکایەتیان پێکەن ئەبێت تەسەوور بکەی ئەم مناڵە و لە داهاتوە وای لێ بەڕێزان یەکتر لە دەرئەنجامە خراپەکانی هەندێک جار دایک و باو کۆنتڕۆڵی خوان لە دەستێن بەڕێزان من ئامارێکی کۆنم لایە بەس لە ئەمریکا وڵاتێکی وەکو ئەمریکا لە شەستەکانە ئەمە ئەحسایە کۆنە 1 ملیۆن مناڵ یعنی تەسەوورکە ئێستا 40 ساڵ دوای ئەوە بێت چەند بێ دوای ئەم هەموو کێشانێکی ئێستا دروست بە بەس لە شەستەکانە ئامارەکە ئەڵێ بەس لە وڵاتێکی وەکو ئەمریکا 1 ملیۆن مناڵ لەژێر دەستی دایک و باوکیانە یا ئەمرن یا معەوەقە بن ئەبن بە خاوەن پێداویستی تایبەت چونکە باوک و دایکەکە مەبەستی نەبووە هەر زەکارێک بۆ پاڵێکی پێوە ناو بڕۆرە دەرەوە ئەم بە حسابی خۆی وای وتۆ تە دیکەمە دەرەوە یا مامۆسایەک بە پاڵی بە خوێندکارێکەوە نابڕۆ دەرەوە بەڵام خوێندکارەکە نەچۆتە دەرەوە تۆتی ناڕۆمە دەرەوە مامۆستا تەوقعی ئەوەی نەکردەوە یا باوکەکە تەوقعی ئەوە نەکرد و کوڕ هەر زەکارەکەی پێوە ناسمە دەرەوە ئێم کاتە باوکەکە چۆن هێشتا هیچ نەبە پاڵێکی پێ جا دژی بۆسێتەوە پاڵێکی تری پێن لەوانەوە پاڵێکی پێن لەپڕ بۆکزیک پێ شتێکی تێگرێ زۆر جار مناڵم رێ لەژێر دەستی دایک و باوکیان معەوەقە بێ شوێنێکی هێشکە زەرەرێکی گەورەی لەکەوێ بۆ لەبەرەوەی ئینفعالەکەین ئێمە کۆنتڕۆڵی خۆمان لە دەستین بۆیە کاتێک کە من پەنا بۆ سزا و تونندوتیژیم ئەبێ پێشببینی ئەوە بکەم ئەگەر سنووریە بۆ تونندوتیژەکەم داننێم بۆ سزاکەم داننێم بۆ مناڵەکەم لەوانەیە کۆنتڕۆڵی خۆم لە دەست بە ئینفعال کەم و عەسەبی موتوڕە بووی کێشەیەکی گەورە دروستکەم مناڵەکەت بمرێ لە بەدەستمە تازە و کاتە پەشیمانی دادی چییە بەڕێزان ئەی بۆ کەم کەسێ لە کاتی هەڵچوونە تووڕەبوونێکی زۆرە زەلامی کوشتووە خۆی کوشتووە ژنی تەلاقاوە چی کردووە بەڵایەکی ناوەتەوە کەتنێکی ناوەتەوە بەس تازە دوایەوە سوودی چییە لەبەرەوە ئەبێ ئێمە وەکو دایک و باوک ئاگامان لە بەکارهێنانی سزا و تونندوتیژێ بێ وەکو مامۆسابێ ئاگامان لێبێ باشە هەندێک دایک و باوکێ ئەڵێ من ناچارم بەکارێنم چی بکەم مناڵەکەم بە قسەم ناکە سیواوی بۆتەوە هەندێک مامۆستا هەیە لە من مناڵەکان
وەکو ماروان بەخوا تونند و تیژ نەبم چاوم دەرێنن حاڵەتی واشمان هەیە بەڕێزان یعنی هەندێک دایک و باوکێ مناڵەکەی بە شەق لە خەوڵە سێنە لێ ئەیە سوکایەتی پێیەکە ئێ باشە مناڵەکەی خۆشە بووە لەلایەنی دەرونیمە پێڵێن بۆ بە کەسێکی ماسۆشی یعنی چی یعنی تام و چێژ و لێدان تام و چێژ و خۆشی لە سوکایەتی و لێدان وەرەگرە ئەمەندە تی هەڵدراوە هەتا تی هەڵ ئیسراحەت ناکە ئێمە مەساز ئەڵێ بەخوا هەتاوەکو گوێی ڕانێکیشم و دوو زلەی لێ نێم دوو تفی لێ نەکەم ئیسراحەت ناکەم هەرچەندەمە غەڵەتە بەس وا فێر کراوە مناڵەکە خۆشە بووە بۆ بە کەسێکی ماسۆشی تام و چێژ لە لێدان وەرەگێ ئەزان کەسانێکی بەڕێزان ئەچین کێشە دروستەکەن بەس بۆی پۆلیس بێگری با بۆ سجن لە سجن تێ هەڵان و سوکاتی پێکەن بۆ مرتاحە بێ وەکو گیانی و شێلا بێ ئەمە جۆرێکە لە کەسێتی زۆر خەتەرە بەڕێزان بگاتەوە ئاستا ئەگەر ناچاریشی بەکاری یەکەم شت پەیوەندیەکی خۆشەویستی لەگەڵ مناڵەکە و دابنێ هەر کاتێک ئەم مناڵە هەستکات تۆ باوکێکی خۆشت دەوێت تۆ دایکێکی خۆشت دەوێت تۆ مامۆستایەکی خۆشت دەوێت ئەو کاتە سزاشی بە لێدانیش بەکار بێنە هەرچەندە خراپە سزاش بەکار بێنە لێ قوبوڵەکە زۆر لە دڵی ناگرێ چونکە لە کودەواری خۆمان ئەڵێ مناڵ بە لێدانی دایکی قەڵەوە بێ مەبەستی چییە یعنی سوکایەتیەکی لەسەر دەستی دایکێکی خۆشەویست بێ مناڵەکە لە دڵی دایکم لەسەر حەقە و ڕقەڵ ناگرێت بەڵام وڵڵی بە پێچەوانەوە خۆشەویستی لە دڵیان نەبێ بەرامبەر تۆ هەر قسەیەکی اعتیادی لێ بکە گەورەیە کات لە دڵ و دەرونیا بۆیە یەکەم شت ئەبێ خۆشەویستی ئەمە دابنێ دوو ئەگەر ویستە بەکاری بێنی پێش ئەوە بێ ئاگاداری بکەیتەوە کە سزای ئەیەی پێڵێ کچەکەم کوڕەکەم ئاگاد لێ بێ ئەگەر لە خوشکە بچووکەکە و بی ئەگەر یاریەکانە کۆ نەکەیتەوە ئەگەر سعیەکە و نەکەی ئەگەر ئەمە نەکەی من لێ خوبڵ ناکەم سزا دێم کەواتە ئەم کوڕە ئەم کچە پێش وەخت ئاگادارە کە ئەگەر ڕفتارێکی هەڵە بکە بووی دیاری کراوە دایک و باوکی سزای ئەیە ئەو کاتاڵێ خەتای خۆم بوو وڵی دایک و باوکم پێیوتم بەڵام ئەگەر تۆ پێی نەڵیت و لە پڕەشتێکی و پیای تا کێشاو ئەو نازانێم شتە غەڵەتە یا ڕاستە مناڵی بچووکە چوو زانێم شتام کارە ڕفتارێکی غەڵەتە فێر نەکراوە تازەوان ئیشەی کردووە ئەو کاتاگە لێبەی تاوان پێی ناخۆشە و شوێنەوارە خراپەکانی پێشتر باسمان کرد دەرەکەوێت بۆیە داواکارین لە بەڕێستان بەڕێزان پێشەوەی سزای مناڵەکەتان بن پێشتر ئینزاریان کەن بە ئاگایان بێنەوە ئاگاداریان کەنەوە بڵێ ئەگەر بێت و ئەم کارە خراپە بکەین من لە بەرامبەری ئەمە و لەگەڵاکەم ئەو کاتە شوێنەوارەکەی کەمترە بێ شتێکی زۆر زۆر ئاساییە بێت خاڵێکی تر هەیە ئەبێت تۆ هۆی زادانەکەی بۆ ڕوونکەیتەوە بۆچی لێت داوە ئەبێ هۆکەی بۆ ڕوونکەیتەوە من ئێستا ئەگەر عقوبە مێن ئەگەر نەزانم لەسەر چی عقوبە دراوم لەسەر دڵ و دەروونم گرانە بێ بەس ئەگەر پێشتر ئینزار کرابوو کە من ئەم کارە نەکەم و دوای ئەوەی کارەکەم کرد سزا درام و پێشیان وتیان لەبەر ئەمە سزامان ناویە و کاتە ئاسەوار و شوێنەوارە دەرونیەکانی زۆر زۆر کەمترە بێ بەراورد بەو حاڵەتەی کە هۆکەی بۆ ڕوون نەکەیتەوە لەبەرەوە ئەگەر کاتێ سزای مناڵەکانتانێن بۆیان ڕوونکەنەوە بۆچی سزاتان ناوە بۆ تووشیم عقوبەیە بوو ئەی پێشترین زارم نەکردی پێشتر پێم نەوتین ئەبێ شەو زوو بخەوی پێشتر پێم نەوتی منگە پەبجیمەکە بۆیە ئێستا مۆبایلەکەم لێ سنگویتەوانێ بۆیە ئێستا خەت ئینتەرنێتەکەم بڕیوە اینجاگە تۆ باکەیت و بە پێی ئەم خشتەیە ئیشەکەی خەتەکە ئەگەڕێنمەوە مۆبایلەکە دێمەوە ئایپاتەکە دێمەوە ئەگەر بەوە نایکەی من بە هیچ شێوەیەک ناتوانمەوە لەگەڵا بکەم کەواتە سەیریکەن بەڕێزان کاتێک کە مناڵ هۆکەی بۆ ڕوونەکەیتەوە قەناعەتی لا دروستە بێت ئەی ئێمە لە حەڵقەیەکە باسمان نەکرد وتمان هەر بە مناڵەکە و مەڵێ وا مەکە درۆ مەکە شت مەشکێنە شت فڕێ مەیە تف مەکە جنێو مەیە شەو درەنگ مەخەوە ئەمە مەکە ئەمە سوودی نییە بە تەنیا دوای ئەوە بێ بۆی ڕوونکەیتەوە بۆ ئەوە نەکات لایەنە خراپەکانی چییە لایەنە نەرینەکانیان چییە زیانەکانی چییە اینجا ئەی باشە ئەوە نەکات چی بکە نەماگو خاڵی سێم ئەوەیە بێ بە دیلێکی بیتێ ڕێگە ڕاستەکەی بیتێ ئەگەرم کارە هەڵەیە و بۆشمان ڕوون کردەوە بۆ هەڵەیە ئەی ئەبێ فێریشەکەن چ کارێک بکات ئەمە بەڕێزان بنەما و کۆڵەکەەکانی پەروەردەن ئەگەر ئەتەوێ مناڵەکە و لە سایب حەسیتەوە کە گەورە بوو وەکو ئێمەی لێ نەیە ڕقاوی نەبێ حەسوود نەبێ دڵپیز نەبێ هەست بەگری دەرونی نەکە لە خۆی بایی نەبێ لوود بەرز نەبێ چوو زانم گۆشەگیر نەبێ دوورە پەرێز نەبێ وەڵڵایە بێ مناڵەکانمان لەسەر بنەمایەکی باش پەروەردەکەین
ئەوە ئێمە پێمان وتن دەکەوێتە سەر تۆیتە چەند قەنەعەت پێێتی چەند گوێی لێگری چەند تەطبیقیەکەی ئەمە بابەتێکی ترە. یەکتر بەڕێزان لە پرانسیپەکان کاتێک ئەگەر پەناو بۆ سزا برد ئەبێ ئەو سزایە بۆ ماوەیەکی کەم بێت. یعنی نەچی مناڵەکە جاری وا هەیە ئێستا مناڵ شێوازێکمان هەیە ئەڵێ با لەسەر قاچێکی بوەستێ خۆ تۆ بۆ ماوەی دقەیە 2 دقە لەسەر قاچەی وەستێن ێگە چارەشێ وەستانەی یا تووشی مەلە لەبێ هاواری لێ هەڵەسەیە ئەوەی ڕایە لەگەڵی وەڵە چیەکەی بیکە بەڵام کە تۆ دقەیەک 2 دقە خولەکێ 2 خولەک ویستەی لەسەر پێ بیوەستێنی ئەو کاتێ ئەتیادی ترسیەوە بیکە بە 5 دقە قورستری کەی لێی بۆیە ئەگەری زۆر هەیە لە ڕەفتارە هەڵەکەی پەشیمان بێتەوە پێویست بەوە نەکات زۆر توندیکەی لەگەلە کەواتە یەکەم ئەبێ سزاکە بۆ ماوەیەکی کەم بێ. 2 نابێ شوێنەواری جەستەیی بەجێ بێڵە بەڕێزان بەداخەوانێ زۆر جارێمە دایک و باوکێک کە زلە لە مناڵەکەیە ئەمەندە تند لێ ئەڵەی دوژمنیەتی هەر پێنجپەنجەکەی لێرا دەرەچێ ئەو مناڵەم و دەقەی سەیری ئێراکات ئێماڵەی شوێنەواری دەرونی ناسڕێتەوە کە بە مناڵەکە جنێ و سوکایەتی بە شوێنەواری جەستەیی ئەڕوا ئازار و لێدانەکە بەس ئەی ئەگەر شوێنەوارە جەستەیەکەس بە دەموچاویە مایەوە ئەگەر عەزیێتتدا گوێیەکی شتێکی لێ هاو تووشی کەڕیەک بوو پەردەیەکی گوێیە تەقی تاڵ کە تۆ زلەیەکی لێ بەڕێزان ناسکە کە بۆ کزێکی پیاوی بە پشتیاوە فەقەرەیەکی شکا دەستی تۆ گەورەیە شتێ بۆ کزێ بە سکیای ئەوە دڵی گورچیلەی نازانم چی مەعیدەی شتێکی بۆیە یا لە دەموچاویەی شوێنێکی شکێنی لوتێشکێنی ئەمانە نابێت ڕووبات بۆیە جاخە چۆن کۆنتترۆلی خۆ دەکەی ئەمەیە بۆیە کاتێک کە پەنا بۆ ئەوەی نابێ سزاکە زۆر بێت و نابێ شوێنەواری جەستەیی لەسەر دەموچاوی لەسەر دەستی لەسەر قاچی سەری مناڵەکە بەجێ بچکام و دەقەی سەیرێکا و بیرەکەوێتەوە لێ بێ بەگرەی دەرونی حاقی دەبێ ئەو کاتە تۆڵی خۆی وەگوتمان لە کەسانی ترە کاتەوە لە هەمان کاتیشا بەڕێزان ئەبێ ڕەفتارە ڕاستەکەشی فێرکەین یعنی چه ڕەفتار ڕاستەکەش فێرکەین بۆ نمونە ئەگە سەیدەم سلایدە بکەین بەڕێزان وێنەی 2 مناڵی تیا ئەمەی ئەم لایەن ئەبینی وا گوڵەکانی لە باخێکایە گوڵەکان هەڵەکەنی پانیەکاتەوە ێ باشە تۆ پێ بڵێ وا مەکە ئەمە غەڵەتە زلەی لێ بە شەقی تێڵە سوودی چێت بەردەوامە بێت بەڵام ئەبێ ڕەفتارە ڕاستەکەشی سەیری ئەو بەرکە کە پێی ئەڵێن ئەبێ گوڵ لە جیاتی ئەوەی پانیەکەی تەوانێ لە جیاتی ئەوەی شەقی تێ هەڵی لە جاتی ئەوەی ئەی بڕی گوڵەکە ئاو بە بۆنی گوڵەکە بکە پارێزگاری لە گوڵەکە بکە بۆیە بەڕێزانێمە کە ڕەفتاری هەڵە لای مناڵەکانمان هەیە ئەبێ ڕەفتارە ڕاستەکەشیان فێرکەین ئەبینی وام تۆپڵێ پیسی بەدەستەوەیە هینی پسکیتە هی نەستەلەیە بیپسیە نازام عەلاگەیەکی فڕاتە سەر عەرزەکە ئێمە کارێکی هەڵەیە تۆ خۆ هەر سزای بیت و لێی بیت و شەقی تێڵیت و سوکایەتی پێ بکەی سوودی چییە ئەی ئەبێ بەدی لە ڕاستەکەشی پێ بڵێ ئەبێ ڕەفتارە ڕاستەکەشی پێ بڵێ ئەوی ژەوەی باوکە ئەو تەنەکەی خۆڵە نابینی کوڕەکەم ئەو سەتڵە نابینی ئەو بۆ ئەوە دانراوی کە لە ناو ئەوێ ئەگە سەتڵیشی لێنە هەر عەلاگەیەک کە بەدەستەوە عەلاگەی بەدەستەوەیە شتەکانی بکە لە ناو سەرەکەی گرێ بوو لە شوێنێکا داینە ئەوەی ترە و کاتە شارەوانیە لایە بعد یای خینە ئەو سوچەوە زەرەر نایە ئەگەر ئێمە ئەمانەمان فێری مناڵەکانمان کردا بەڕێزان هەر لە مناڵیەوە کاتێچن بۆ سەیرانگا ناچن دەبەی ئاوەکە ناچن بیپسیەکە نازانم عەلاگەکە پاش ماوەی سەیرانەکەیان میوەکان چی هەمووی فڕە بەنە سەر جادەکە چکەمە فێرمان کردوون بەڵام ئەگەر فێرمان نەکردن طبعا فێرکردنەکەش چییە بەڕێزانە بێت تۆ قودوەبی پێش هەموو شتێ هەر بە قسە نییە 100 جار ئاوە بە قسە فێری کە بڵێ ئەوە مەکە ئەوە غەڵەتە ڕەفتارە ڕاستەکەشی فێرکە ئەگەر تۆ پێچەوانەکەی بکەی ئیشەکە تێگەچێتەوە تۆ حەزەکەی پێی بڵێ شت فڕێمێ لەسەر عەرزەکە خراپە ژینگەمان پیسە بێ وەرە بیکە لە ناو تەنەکەی خۆڵەوە ئەمە تایرە باشە بەزەگە تۆ لە بەرچاوی خۆ لە سیارەکەەوە دەبەکە و فرەیە و جگەرەکە و فرەیە و عەلاگەکە و فرەیە و خۆ لە سەیرانگاکە بیپسیەکە و بڵەکە و چیەکانە فرەیە مانای وایە هەرچی وتی بە فیڕۆڕۆی نەبوو بە پەروەردە لەبەرەوەی ئەگەر ئەو کارە غەڵەتە تۆ بۆ ئەیکەی ئەگەر ئەو کارە ڕاست نییە بۆ تۆ ڕاستەکەی ناکەی کەواتە بەڕێزان ئێمە زۆر جار بە قسە شتێک بە مناڵەکانمان نەڵێن بەڵام بەکردەوە شتێکی ترەکەین یعنی شەکەی خۆمان تێگەینەوانە بینیتان بەڕێزان چۆن پەروەردە پێویستی بە قودوەی جوان هەیە
پێویستی بە نمونەی جوان هەیە باو خۆی جگەرا کێشێ نێرگەلا کێشێ مەشروع بەخواتەوە بە مناڵەکە لێمانە مەکە ئەی چۆن نایکەونی تۆیکەی ئەگەر خراپە بۆیکەی ئەگەر باشیشە بۆ بە مناڵەکە دەڵێ مەیکە ئەم پرسیارە دروستە بەڕزە لە ناو مێشکە مناڵەیە مەرجەکارەیە ئێمە تووشی زیواجێتەکەی تۆ تووشی دووفاقیەکەی ئەگەر ئەمە غەڵەتە بۆ بەکردەوە خۆ دەیکەی بۆیە مناڵەکانمان ناگاتان لێبێ سەیری ڕەفتارەکانمانەکەن گوێ لە قسەکانمان ناگرن ئەی لە کوردەواری بەگاڵتە و تویانە بەڕیژ نییە بە ئیشە لە پەرۆدەی نوێیاڵێ تۆ بە مناڵەکە و مەڵێ دزیمەکەم مەڵێ درۆمەکە مەڵێ جنێومەیە مەڵێ شەڕخواز مەبە کە ئەمە هەر قسەیە ئەیکەین سوودی نییە ئەڵێ تۆ لە بەرچاوی ئەوانە مەکە تۆڵ مێڵە سەیری تەلەڤیزۆن کاکە شتانی تایە ئەو شتە خراپانی تایە مێڵە لەگەڵ هاوڕێیانە بگەڕێکەم شتاناکە بزانە مناڵەکە و فێری هیچ لەوان نابێت نابێت چکەمە خۆ بە ماوەی نییە بەڕێزان خۆ بەبی ڕاستە نەهاتووە خۆ هەرکە لە دایک بووە لەگەڵیان نەبووە ئەمە هەمووی وەرگیراوە ئێمە لە کۆمەلگاوە فێریە بین بۆیە 100 جار سزا و پاداش بەکاربێنە ئەگەر ئێمە قودوەیەکی باش نەبین لەگەڵ یا خۆمان نەیکەن بە هیچ شێوەیەک ناکرێت طبعا پاداشکردنیش ئێمە لەگەڵ بەکارهێنانی پاداشتان بەڕێزان ینی مناڵەکە و ڕفتارێکی نادروست دەکات ڕفتارێکی خراپەکە ئێمە لەگەڵ ئەوەیان نین تێی هەڵیت و سزای بی ئەوە باسمان کرد ئەو هەموو خاڵە سلبێمان باس کرد وتمان ئەگە هەر ناچاریش بووی با بە پێی ئەم پەیوەندیانە بێ شوێنەواری زۆر بەجێنێڵێ لە دەم و چاویە لە دەستیا بۆ ماوەیەکی کەم بێ هۆیەکەی بۆ ڕوونکەرەوە بەدیلەکەی بەرێ خۆشەویستی هەبێ بۆی تا دوایی بەڵام ئێمە لەگەڵ بەکارهێنانی پاداشتین پاداشیشەوە نییە پاداشیار مادی بێ پارەی بیتە بێ بە بەرتیل ئاگامان لێی بێ جاری وان دایک و باوکێ پاداش خراپ بەکارهێنە ئەگەر پاداشتەکە و خراپ بەکارهێنا هەر ئیشێکی کردوتە پاداش دەکەم شتێکی وتە ئەمە دێمە شتێکی دەوم بۆکە پارە دێمە ئەو کاتا بێ بە بەرتیل قیمەتی نامێنێ بەهای خۆی لەدەسە بۆیە بێت تۆ کاتێک پاداشتی مناڵەکە دەکەی کە کارێکی کرد بێ کارەکە شایانی پاداش بێ مناڵ هەتا فێری دانشتنە بێت تۆ بێ دەستخۆشی لێ بکەیت و دەستێ بەسەر ینی و ماچێکەکەی مناڵ هەتاوەکو فێری نووسین و خوێندنەوە ئەبێ هاوکارێکی بکەیت و دەستخۆشی لێ بکەی پاداشتێک بێ بەڵام دوای ئەوەی کە فێر بوویتر پێویستی بە پاداش نییە بەڕێزان هەرخۆشی نایەوێت مناڵ ئەرکی خۆیەتی نان بخوا یعنی چی وەرە نانەکە و بخۆ ئەوە بۆکەم ئەمە گەورەترین غەڵەتی دایک و باوکە یعنی چیە گەرگریە وەڵا مەگیریە ئەمە بۆکەم ئەمە وای لێ ئەوە بێ بە کەڵەگا بەسەرتەوە هەر مناڵەکە شتێکی کرد و تۆ ڕەفتارەکەی هەڵەیە بڵێ وەرە ئەوە مەکە ئەوە بۆکەم ئەمە خراپ بەکارهێنانی پاداشتە بەڕێزان چە تۆ ئەبێ پاداشتی مناڵەکە و مکافەئی مناڵەکەت لەسەر کار و کردارێکەکەی کە شایانی مکافە بێ شایانی پاداش بێ نەک ئەرکی خۆی بێ ئەبێ خۆی بشوە ئەبێ جلەکانی خۆی لەبەرکە ئەبێ پێڵاوەکەی خۆی لە پێکات ئەمانە ئەرکی خۆیەتی ئەبی یاریەکانی ناوماڵ کۆکاتەوە مەرکی خۆیەتی نامی لەسەر ئەمانە پاداشکرێت دەستخۆشی لێ یەکەم ئافریم بەڵام پاداشی مادی ئاگاتان لێبێ بەڕەزان مناڵەکانتان مەکەن بە کەسێکی مادی هەرچیە بۆ پارەی بنێ پارەی بنێ هەندێک دایک و باوکێ خوان کەم تەرخەمن هەستەکەن کەم تەرخەمن ئیتر بەپی کارەکەیان بێ زۆربەی کات لە دەرەوان ناتوانن خۆشەویستی یاوەکو پێویست زاگیان لە مناڵەکەیان بێ و کاتی بۆ تەرخانکەن ئەبینی نقمیانەکەن لە پارە و لە دیاری و لە مەلاعیب و کەلوپەل و ئەو کاتە قیمەتی نابێ بەڕێزان مناڵ هەرچی یاری دنیای هەبێ بەس لە خۆشەویستی بێ بەس بێ کێشەی بۆ دروستە بێ بۆیە ئەبێ ئێمە جیاوازی لە نێوان پاداشت و لە نێوان بەرتیلا بکەین دائیمەن پاداش ئەکەوێتە دوای کارەکە ینی کارە چاکەکەی کرد اینجا پاداشتەکەی بەڵام بەرتیلەکەوێتە پێش کارەکە هێشتا ئیشەکەی نەکردووە تۆ هەدیەکە پاداشتەکەی تێ لەوانەی نەشی کا دوایەوە بۆیە بێ ئاگاتان لێبێ و مناڵەکانتان ئەگەر گریا بە هیچ شێوەیەک نەچن یەکسەر لە باوەشیکەن چونکە ئەوات بێ بە بەرتیل ئەو کاتە ئەو ئەبێ بە کەڵەگا بەڕێزان ینی زۆر جار مناڵەکە ئەگیریا خۆی بیان وەگرێ دایکەکە لە باوەشێکا و بە قوربانی و بە ساقەیە بێ و چی لێ بۆ تەکەم ئەم کاتە مناڵەکە بێ بە کەڵەگا و بەسەر دایکیا زاڵە بێ بەسەر باوکیا زاڵە بێ هەر کاتێویستی دەستەکە بە گریان بە ئەم پەیوەندیە وەرگین چێمان لەگەڵا کاک محەممەد جان فەرموو شەو باش قوربان جان زۆر سپاس وڵای دکتۆر مناڵێکمان زۆر عەسەبیە
بەستخوا تەلەڤیزۆنەکە و کسکە فەرموو صوتي تلفزيونەکەم کردە دکتۆر. باشە فەرموو مناڵێکی هەیە چییە؟ تقریبا تەمەنی 14 ساڵ دەڕوا بە 15 ساڵی. 14 ینی هەرزەکارە. بەڵێ بەڵێ. باوەڕگە زۆر بە زەحمەتە شەوانەیە بەتایبەتی شەوانەیە داوای هەر شتێک داوای کرد دەبێ بۆی بکەم. ئێخ نابێ. کاک محەممەد تۆ دیارە لە مناڵی ئەمە ناستان ناوە تێ و هەر کردوتانە بە مناڵێکی نازدار و پاشایەک و تاجێکتان لەسەر داناوە چۆن ئەبێ لە پەروەردەیە کاک محەممەد گیان نابێ ئێمە مناڵەکانمان حەزیان لە چییە بۆیان بکەین بەڵکو پێویستیان بەچێ بۆیان بکەن بێ جیاوازی لەوکە ئەگەر ئەم کوڕە 14 ساڵی تو ئێستا لە ناوەڕاستی خۆناغ ێرزەکاریە حەز بە جلوبەرگەکە بە مەسەرەکە بە جگەرە کێشانەکە بە چوونە دەرەواکەماکە نابێ هەمووەمانەی بۆ بکەین چونکە ئێمە ئەزین جگەرە کێشان نێرگەلە دوانزەی شەو بچێتە دەرەوە بچێت لە کافتریا بێ ئەمە بکە ئەمانە خراپن ئێمە بێ دانیشین گفتوگۆی لەگەڵا بکەن تێ بگەێنیم کوڕە بڵێ کوڕم تۆ ئەمە داواتی ڕاست نییە دروست نییە من ناتوان بۆ بکەم لەبەر ئەمە یەک دووسێ بەڵێ دکتۆر من بەمەوە نییە مەسەلە ئەوە نیە سەردانی دەنگەکە و قەتە بوو کاک جا فەرموو سەردانی دکتۆرم پێ کردووە دکتۆر دەڵێ بیکۆڵە بەڵام ئەو بیکۆڵیە بڵێن باری دەبینی هەستەواو بۆ خۆی حەدا شتێک دەکات دەبێ بۆی بکەم قەیناکە قەینا بابی کۆڵیش شەوانە ناڕوا بۆ دەرە هیچ کات نەڕۆنی چۆنە کاک محەممەد ڕاستە بەڵام چەند بیر کۆڵیش بێ یعنی ئەوە 14 ساڵە هیچ نەبێ تەمەنی عقلیهی مناڵێکی 5 ساڵ هەر ئەبێت 4 ساڵ 5 ساڵە بێ مناڵی 4 ساڵ و 5 ساڵی دەتوانی قەناعەتی پێ بکەیت یعنی ئەم کوڕە پێویستی بە پەروەردەی تایبەتە ئەبێ فێر بکرێت کە ئەمە 12 شەو 10 شەو 9 شەو ناتوانێت شتانە بکرێت شتەکەی بۆ مەکە تۆزە ئەگریە مەژغوڵی کە مادام تۆ ئەڵێ عقلی گەشەی نەکرێت توانی هەڵی خەڵەتێنی مەژغوڵێکی بە شتێکی دەوە خەڵەتان مەبەستمەوە نیە فێڵی دەبکەیت نا مەوزوعەکەی بۆ گۆڕم مەژغوڵ یەکەم بە شتێکەوە چیرۆکێکی بۆ باسەکەم یا ئەو شتانی خۆ دەزانی حەزی لێەکە نەستە لێ پسکیتە شتێکە ئەوانەی کە زیان بەخش نیە لە ماڵەوە داینێ داوای شتێکە بڵێ ئەو پسکیتەکە ها ئەوە نەستەلەکە ئەوە یاریەکە ئەبێ بەدیلێکەوە دەزێت ناکرێ هەر چیەک داوا بکە و نیوە شەویش بێ بۆی بکەی وەڵامە کێشەتان بۆ دووسەکە ماندووتانەکە با سەرسەخانی لۆگرن نا بە هیچ شێوەیەک ئێمە لەگەڵ ئەوەیانین لەبەرەوەی بیرکۆڵە ئیتر ئەبێن نازیبیت و هەموو شتەکانی بۆ جێبەجێکەی نا باش نییە چکاوە نەتیجەی باش نابێت و کێشەی بۆ دروستە بێ و کێشە بەخۆ سەوسەنخانی باوەرگین فەرموو سەوسەنخان چۆنی دکتۆرگیان چاو خوشکە بە ڕێزەکەم فەرموو دکتۆرگیان دوو پرسیارمێت هەیە پرسیاری یەکەم ئەوەی دکتۆرگیان زۆر فترەیەکە ڕووخاوب ناتوانمەستنە سەر پێی خۆمەوە و چیش لە ماڵە چی شتێک شەرم لەگەڵ ماڵەوە تەمەنت چەند ساڵە سەوسەنخان 29 ساڵم 29 ساڵ شوو کردووە؟ نا دکتۆر خوێندنت تەواو کردووە؟ نا دکتۆر باشە ماوەی چەنگە ئاوە بێ تااقەت بووی بە زاراوە قسەی خۆت کە ڕووخاوی بۆ ڕووخاوی چی ڕوویاوە؟ دکتۆر لە خۆی فترەیە بوو یعنی شتێ ڕوویدا لەو شتە زۆر تێکچم دوای ئەوە شتێکی کە ڕوویدا دکتۆر لەوە تەواو ڕووخا هەرچەنەکەم ماڵەوەمان تێگەێنم پێیان بزێن کەس لە پشتم من ێستا قسە لەسەر چی بکەم تۆڵی شتێک بۆم شتە چییە؟ ینی مشکلێکی عاتفی و هەبوو مشکلەیەکی عاتفی بۆ خۆم دکتۆر ینی چەند جار ڕووخاوم خۆم بەسەری پێم خۆمان هەستاوم ئەم هەرچەند ئەەکەم ئەمێ هەستم ناتوانم یعنی دکتۆر ماڵەوەش لەگەڵ ماڵەوە زۆر تۆمەی شتێکە لێن من غەڵەتەکە زۆر ئەبێ یعنی وام لێتە خۆم بێزار بوومە لە خۆم دکتۆر خەوشم هیچ نەماوە ینی وام لێتووە بۆ یەک دەدەقە خەو خەریکە کۆرە بم شەوان جار وایە بە زۆر ئەزام کچی من تۆ ئەگەر خەفەت خۆیت و هەردانی چیتە سەر جێگاکە و بیل لەو کوڕە بکەیتەوە بیل لە دایک بکەیتەوە بیل لە باو بکەیتەوە بیل لەوە بکەیتەوە ڕەشبین مە بە خوشکی من دوو جار فەشە لێ هێناوی وە 50 جار فەشە لێ نەزانی ئەو کارەبای کێسامە لە بەدەمیا دانیشتوونەوە دیسۆنە دۆزیەوە بەخوان دەگەڵن 300 جار نگەڵە 350 جار ئەوەنگە جار فەشەلی هێناوە ئەوەی بوو فەشەلم نێنا ئەوەندە ڕێگام دۆزیەوە نەگەیان مەکارەبە زاناکان هەمووی هەتا ئەگەنە ئامانجە
ڕێژەکانیان خوشکە بە ڕێزەکەم دەیان جار سەر نەکەوتون لەبەرەوە زۆر ئاساییە لەوانەیە خێری تیا بێت کە ئەو مشکلێر با بڵێن دروست بووە و ئەو کەسە نەوتوانی وەشوی پێ بکەی یا بە نسیب نەبوو لەوانەیە بە قازانجی تۆ تەواوێ نازانی مشکلی عاطفیە هەم سەرەتا پرسیارم دەکەی دیوتە مشکلی عاطفی ینی من وا تێگەشتم مشکلی عاطفەکەی لەگەڵ کوڕێکە ئەگەر مشکلی دکتۆر ئەو مشکلێ لە خوا بەزیاد بێ خۆش شتێ لەناو دڵ خۆما بوو چۆمڕی نەمتوان بیکەم سەوسەم خان چییە لە ناو دڵتا بێ ئومنیەتێکی حەزێک و ئارەزوو هێشت نییە بێتە دی شەر نییە ئەوەی ئێمەمانەی بێتە دی بەڵام تۆ پلان دابنێ بۆ داهاتوو لە ڕابردوو مەکەرەوەی ڕابردوو ڕۆی ئەوەنگە بیری لێ مەکەرەوە پەندی لێ وەرگرە لە ئێستاە بڕاو بەخۆ هەبێ ڕێزی دایک و باوکی بگرە لەگەڵ یانە تەفاهمە هەبێ پرسیارێکی دووەمشم چۆنی دێم بۆلات دوای بەرنامەکە بەسەر چاو تەلەفۆن بۆ بەرنامەت ئەو تەلەفۆنەی ێساب پێیان بڵێ بەسەر چاو لە خزمەتتانە بۆ ستودیۆی بکە ڕقەمەکە دێن لە خزمەتە با کاک حەسەن وەنی کا حەسەن جان فەرمووە. السلام علیکم. عەلیکم السلام کاک حەسەن جان فەرمووە. زۆر سوپاس برای بەڕێزی. فەرموو کاک حەسەن گوێم لێتە. والله ئێمە مناڵێک تاقە مناڵێکمان هەیە دکتۆر گیان مناڵەمان کە لە مناڵۆکە بووە تاقەی زۆرە زیرەکە داهانانی پێبوو لە مەکتەبا نمونە بوو لەوێنە لە دەرتا لە شارێکی بەرامبەرە بەهای بەرزی هەبوو بۆ کوڕەفیقی هەر مناڵیشمان هەیە بەڵام ئێستا بەداخەوانێ ئەم مناڵە بەها چاکەکانی لەدەزایە ئەم فەیسبوک و خەت و سۆشیال میدیانە بەداخەوانێ خەڵکی داڕمان خەڵکی داڕزان بەهای مناڵی نەهەیە شاکی مناڵی نەهەیە زیرەک و بەرهەمەکان لەدەزایە ئەم مناڵەمان ئێستا حسابمان بۆ ناکە جوابمان ناتەوانێت بە هیچ جۆرێک حسابمان بۆ ناکە چەند ساڵە هیچم بەگوێ ناکات ئێستا مناڵەکەمان چەند ساڵە ئێستا مناڵەکەمان تقریبان 3 ساڵ 2 مانگی کەمە کەسێکی زیرەکە کەسێکی داهێنانی کاک حەسەن جان کاک حەسەن ئەوە زیرەکە و داهێنەرە و بلیمەتە ئەوە لایەنی عەقڵیە بەڵام کە بە قسەت ناکا و حسابێ بۆ ناکاوی لاقەی بە پەروەردە و بە کەسێتیەوە هەیە والله اینجا تۆ باوکی تاقە کوڕێکی هەیە عمری خۆ و سەرف کردووە بۆ بەخێوکردنی ئەم مناڵەوە بێ لەگەڵ یادانیشی تێگەێنی بڵێ کوڕەکەم هیچ باوکودای شێنی ڕقی لە مناڵەکەی بێن لەوانەیە برا و خوشک حەز نەکا خوشکوبرای لە خۆی باشتر بێ بەڵام هەموو دایک و باوکی حەزەکە مناڵەکەی لە خۆی پیاوتر بێ لەبەرەوە کوڕەکەم ئەم فەیسبوک و ئەنتەرنێتە خۆ دەزانی بەڵای لە دوایە شتی باشیشی تایە وەرە تۆی سادە لە شباشەکانی بکە وەرە واز لەم پەبجی و لەم فەیسبوک و لەم شەڕە جنێ و لەم سوکایەتی و لەم نازانم تیکتۆکە بێنە ئەمە خراپە ئەمە دوایی وایە وەرە ئەمە جەدوەلێکی بۆ دابنێ بڵێ بە پێی ئەم جەدوەلە وەرە کوڕەکەم تۆ هەم مەکتەبەکەش بکە سەعی بکە هەم ئیشەکە گەریشی ژەکە ئیشەکە شبکە لە هەمان کاتشاوەرە سەیری ئەنتەرنێتەکەی فەیسبوکەکەی بەڵام هاوسەنگیە ڕاگرە نەکە تا دووسێی شەودان ئەبێ ئیلا گفتوگۆی لەگەڵ قوربانجان ئەبێ دانیشی لەگەڵیە ئەمە کورتە ئەبێ لێو تێبگە نابێ حسابێ بۆ نەکە بۆ ئەبێ ئێمە و پرسیارە بکەین مناڵێکی 13 ساڵە مراهقە ئێستا حسابە بۆ نەکای بوو بە 23 چیەکە دوایە بۆ گەشتوتەوەی حساب بۆ باوک نەکە حساب بۆ دایک نەکە ئەبێ ئەمە حسابی ئەومان کرد بێ لە مناڵی یاخود ناستان زۆر راوەتە یا دوو تربیەت بووە یا ئەیمالتان کردووە ئەبێ ئەمانە هەمووی حسابی بۆ بکرێت تا بێتەوە سەرڕێی ڕاست قسەی لەگەڵا بکە گفتوگۆی لەگەڵا بکە دانیشە لەگەڵی ویستی شێمە هاوکارت دەبین بەسەر چاو ئەکبین بەشێکم لەگەڵ باسەدوکە هەموو شتێکم بۆ دابین کەسێکم هەموو شتێکی پێویستیم بۆ دابین کردووە بەخوا هەموو شتێکم بۆ دابین کردووە آخر هەموو شتێکیش باش نییە ئەگەر بێتەوە چێتە حاڵەتی بەپێی زەروری خۆی بەپێی پێویستاتی خۆی ئەی چۆن ڕێزن ناگرێت چۆن جۆ لێ ناگرێت بۆ برادەری خراپی هەیە برادەری خراپی هەیە چییە؟ بەڵێ برادەری خراپی هەیە تێکەڵاو خەڵی نابێت ئەمە 2 ساڵ ئەمە 2 ساڵ زۆر تێکەڵای خەڵی نابێت هەر دووسێ ماڵخستنی خۆمان نەبێت لە وفاقە کردومانەوەن یاتێ تێکەڵاوی خەڵ هەم تێکەڵای ئەوانێ بەڵام پێستە تۆزێ ئەوەنگە مێشی پڕە ئەوەنگە مێشی پڕە لەشت ئەوەنگە بی لەشت قۆناغی هەرزەکاریە گوێی ئەو ڕێنمایانە بکە من لە چەند حەڵقەیەکە باسی قۆناغی هەرزەکاریم کردووە ئینفعالین و حەساسن و ئانە شتەکان هەمووی عیاری 24 بێ ڕەخ ناگرن و ئیحتیمام بە مەسەر و جل و بەرگ و هێشتا عەقڵیان بە تەواوەتی گەشەی نەکردووە جسمێکی گەورەی عەقڵێکی بچووکەی با بەڕێوەمانە هەمووی هەیە سەبر و تەحەمولی هەبێ لەگەڵا تند و تیژی لەگەڵا بەکارمێنە هەوڵ بە مناقەشەی لەگەڵا بکە بزانە خاڵێ مامێ هاوڕێیەکێ تەسی لە سەریەویش بەشدار بێ ئیشاءالله یەتە سەرڕێی ڕاستوە بێ باوکی بە قسە بکە
بەڵێ زۆر سپاس مەمنونمەگەی ڕقەمەکەم بێ بۆ کاتێکی بە چاو بە پەیوەندیەکان بڵێ بە چاو بە چاو من کاتیشم نەماوەخواو پێم بەڵێن کاتەکە و تەواو بوو زۆر سپاس بینەرانی سەرانی خۆشەویست ماوەی بەرنامەکەمان لێردا کۆتایی هات تا هەڵقەی داهات و تا بەرنامەیەکی تر خودای گەورە پشتیوانی هەموو لای بخواتان لەگەڵ